بە ناوی خوای گەورە و میهرەبان ماوەیەکی زۆرە ئێمە لێکۆڵینەوە لە دۆسەیەکەکەین. چەند جارێک داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە و ئامادە نین بیکەین دانیشتنەوە. هەموو ئەوەی کە ڕووەدا لەوەی کە 5 پێشمەرگە لە ڕێگاوبانە شەهید دەبێت، ڕێگەی کەلار تەواو نابێت، ڕێگەی ڕانیە چی ڕەبتی بەم دۆسیەوە هەیە. بڕیارێکەیە لە حکومەت هێرێمی کوردستانە بەبێ ئەوەی ئەعلانیان کردبێت و بە تەکتیکێکی سیاسی هەموو لایەنەکان کاری لەسەرەکەن. بڕیارەکەش ئەوەیە هیچ پرۆژەیەک هیچ پرۆژەیەکی گرنگ لە سنووری سلێمانی سلێمانی واتە گەرمیان بۆ سلێمانی، هەڵەبجە و پێنجوێن و سەیسەیەک بۆ سلێمانی، ڕاپەڕین، چەمچەماڵ، هەموو ئەمانە هیچ پرۆژەیەک جێبەجێ ناکرێت. بڕیارەکە چییە؟ ئەوانەی کە لە حکوومەتن لەسەر حسابی سلێمانی دەنگیانهێناوە ڕازی بوون بە ئەتیفاقێک کە ئەمان تەنیا لە داهاتی سلێمانی خۆی پرۆژە بکەن. ئەڕۆی بۆیان ئەڵێ لە داهاتی سلێمانی پرۆژەکەن ئەڵێن پارەکە بەشی موچەکەش ناکە، چۆن پرۆژەی پێجێبەجێکەین؟ واتە بەرمیلێ $970 بووە نەیانتوانیوە هیچ پرۆژەیە بکەن، جای ئەوەی بێتە $90. نەتیجەی قەرارە چییە؟ 873 پرۆژە لە سنووری سلێمانیا وەستاون، پرۆژەیە لە ساڵ 90 تەواو بوو، وەستاوە تاو ناشکرێتەوە. 921 بەڵێندەر مایە پوچ بوون، پرۆژەیان کردووە و جێبەجێ نەبوو. ئەو پرۆژانەی لەم کابینا بەردی بناغی دانراوە، هیچی تەواو نەبووە. تەنانەت بەڵام بە تەکتیکێک هەست و سۆزی خەڵک ڕاکێشن ئەبێ ئەمە پوچەڵ کرێتەوە. بۆ نمونە لەم ڕۆژانە وترا ڕێگای قلیجە هەڵەبجە و پردی تووەقوت و سازان لە هەڵەبجە دروستەکرێ 28 ملیاری بۆ تەرخانە. زۆر باشە. ئەمە زانی چۆنە؟ وەزارەتی ئاودانکردنەوەی کە ئەنجومەنی وەزیان قەرارەدا، دارایی قەرارەدا، دوایڵێ ئەمە پرۆژەکە جێ ئەڵێن بەر لە داهاتی سلێمانی خۆی بێت. ئەچیتە سلێمانی ئەڵێن جێبەجێ نەبووە. بۆ نمونە 3 جار پارە بۆ ئاوی چەمچەماڵ تەرخان کرا، دینارێکی جێبەجێ نەبوو. 10 جار پارە بۆ ڕێگای کەلار دەربەنی خان تەواو کرا، 12 ساڵە تەواو ناکرێت. ئەو ڕێگای 5 کەسەکەی لێ شەهید بوو چەند کیلۆمەترێکە، 13 ساڵە پێیان تەواو ناکرێت. نەتیجەی ئەم قەرارەیە کە هەموو لایەنە بەشداربووەکانی حکوومەت پێی رازین و لە نەتیجە نە ئێستا نە 4 ساڵی تر نە 6 ساڵی تر نابینی هیچ پرۆژەیەک تەواو بێ. ئەم دوو ئیدارەی و بێ ئیدارەیە بووە بە بەڵایەکی گەورە. ئەو لایەنانەش کە ئەڵێن خەتای حکوومەتە و حساری خستۆتە سەر سلێمانی، ئەگەر وایە بۆی درێژەکەنەوە، بۆی درێژەکەنەوە. بۆیە ئەمەوێ خەڵکی سنووری پارێزگای سلێمانی، خەڵکی گەرمیان ڕاپەڕین، ئەوەی کە ئەوتێ پرۆژەیەکرێت تەنیا لەسەر کاغەزە بۆ ڕاکێشانی هەست و سۆزە و لە نەتیجەشان نایبینی. ئێساڵێن وەڵی کاک عەلی ئەڕۆین، یعنی من ڕۆژانە کێشەمەیە بۆ ئاوی دەربەنی خان 10 جار چووم، بۆ ڕێگای دەربەنی خان، کەلار، ڕاپەڕین، پرۆژە. کاکە وەڵی ئێمە داهاتی ماگانەمان ئێستا 80 ملیارە، تەنیا بۆ موچەنەوە و 3 ملیارمان پێویستە پرۆژە بەچی بکەین، ئەی نەسرێ بەچی بکەین. کەواتە ئەم حکوومەتە ڕەبتی ناوێ بەو سنوورەوە و 2 ساڵی تر ئەو جادانێ ئێستا بۆ معلوماتان ئەو ڕێگەی کە ئەو شەیدانەی تیا بووە یەک سایدیش نێ، سایدەکەش نەما، هەمووی وێران بووە و 2-3 ساڵی تریی جادەکانی تریش نامێنن. بۆیە هەتاوەکو ئەم ئەتیفاقیە شومە دژی ئەو مەنتیقە کۆتایی پێنەیە و ئەو مەنتیقە هیچ پرۆژێکی تیا جێبەجێ ناکرێ. بەرپرسی یەکەمیش بەڕاستی ئەوانن کە لەسەر حسابی ئەو مەنتیقە پۆستیان وەرگرت. نەخێر هەڵبژاردن ناکەن کاکە، ساڵێ دوایە خەن لە منی وەرگرن بۆ مێژووە، پار پێم وتی ساڵێ تریش ناکەن، ساڵێ تریش هەڵبژاردن، ساڵێ دوایە خەن، دوای ساڵێکتر دیسانەوە تەمدی دەکرێت. ئەم قسەی من بۆ مێژوو کە من ئەیان ناسم. باشە پرسیارەکە ئێستاکە لە هەولێر پرۆژەکان دەکرێت، بەڵام هۆکار چێ لە سلێمانی ناکرێت بە بارتەقای ئەوەی کە سەریکە 2-3 هۆکار هەیە. داهاتی هەولێر و دوهۆک لە ئەسڵا زیاترە لە سلێمانی. بۆ نمونە لە سا 72-73 ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری هەموو داهاتەکەی بۆ خۆیت. 24,000 کۆمپانیا لە هەولێر ئیشەکە و باجەدا لە سلێمانی 3,000. چۆن داهاتێن؟ ئەمەش گەلەوەی خراپەڕێوەبردنیش لەو سنوورە هەیە. پاشان هەندێک داهات هەیە گەڕێتەوە بۆ هەولێر خەرجەکرێتەوە. من ئەمەتان پێڵێم لەوانەیە لاتان سیر بێ، لاتان سیر بێ. هاوڵاتیەک ئەگەر بڕوا بۆ لوبنان، بڕوا بۆ قوبرس، بڕوا بۆ ئەوروپا، بڕوا بۆ قومار، بۆ هەرچی هیچ پارێکی لێ ناسێن. بەڵام بڕوا بۆ عەمرە $6 لێسێن. ژنوپیاکی پیرە 5 ساڵە پارە کۆکەنەوە لێسێنن. ئەوەی سلێمانیشکەلەی وەرەگیرێ مانگانە 25 وەسی دەفتەرە هەمووی دێتەوە بۆ هەڵ. ئەمە بۆ شتێکی شەکرێت تەفسیرکەن. ئەم دوو ئیدارەی و بێ ئیدارەیە قوڕ ئەکا بەسەری ئەو سنوورە.
ئەو حزبانەی کە لەم حکوومەتان و لەسەر ئەو سنوورە دەنگیان ئەبێ لەسەر ئەمە ئیتری کەس بە هیچ فری و نەدەن خۆتان رازین بەمە و ڕاست نییە و ئەگەر رازینین بۆ حکوومەتە درێژەکەنەوە تا کاکە خەڵکی ئەوێ بە زۆری دەنگیان بۆ کێداوە ئەبێ لەم ئەنجومەنی وەزیانە دیفاع لەم ئەتیفاقەکەن نەک بڕۆی تۆ بزانی داهاتی سلێمانی چەنە هەولێر و دۆکی چەنە بڵێ من رازیم بە داهاتی خۆم پرۆژە و مەشاریع و خەرجی و دەرمان و تاوکەری موچە و نەسێ هێزی ئەمنی و سەربازیەکەم تۆش بە داهاتی خۆ بیکە دوای بڵێ وەڵام من ناتوانم